کوشتن و زیندانیکردنی جیابیران ڕژیم دەرباز ناکات. ڕۆژی پێنجشەممە 21 مانگی ڕەشەمە عەلی خامنەئی لە وتەکانیدا وێڕای پیاڵکتن بە شاخ و باڵی کۆماری ئیسلامی و دەسەڵاتی دینی وتی ئیسلامی سیاسی هەر ئەوەیە کە لە نظامی ئیسلامی ئێراندا وەدی هاتووە و ئەوەش بەکاری چکۆلە و تەنیا بەکردەوەی ئاینی دەستەبەر نابێت. ئێمە ئیسلامی سیاسیمان زاڵ کردووە و کارمان بە بیر و بۆچوونی کەسانی جیابیر و ڕووناکبیر نوێن نییە. نابێت دوژمنایەتی بکەن. ئەوەی کە خامنەئی دەیڵێ ئیسلامی سیاسی هەر ئەوەیە ڕاستە. ئەوان پتر لە 40 ساڵە لە ڕێگەی کوشتن و سەرکوت و زەبر و زەنگەوە دەسەڵاتی ئیسلامیان بەسەر ئێراندا زاڵ کردووە. دەستکەوتی ئەم نیزامە بۆ زۆربەی هەرە زۆری کرێکاران و جەماوەری خەڵکی ستەملێکراوی ئێران هیچ شتێک بێجگە لە پەرەسەندنی هەژاری و برسێتی، زبڵگەری، ئێعتیاد و لەشفرۆشی، دیاردەی منداڵانی کار و سەرشەقام، کارتۆنخەوی و گۆڕخەوی نەبووە. بەڵام ئەم دەسەڵاتە بۆ سەرانی ڕژیم و دەستگای پان و بەرینی حەوزەکان و مافیای ناوەندە ئاینیەکان و فەرماندەکانی سوپای پاسداران، سەرمایەداران و ئاغازادەکان و دەست و پەیوەندیەکانی ڕژیم بەسوود بووە. ئەوان لە ڕێگەی ڕاندخۆری، گەندەڵی و دزی هەزاران ملیاردی ژیانێکی شاهانەیان وەسەر یەک ناوە و ئەم نیزامە بۆ ئەوان یەکجار پڕبەرەکەت بووە. لە بواری سەرکوتی ئازادی و پێشێلکردنی مافی مرۆڤ لە ماوەی چەند مانگی ڕابردوودا کۆماری ئیسلامی بە شێوەی ئاشکراتر و بەرین سەرکۆت، ئێعدام، کوشتنی ژێر ئەشکەنجە، دەرکردنی حکمی قورس و تەنانەت ڕفاندنی جیابیرانی ئاینی و لایکی خستۆتە دەستوری کاری هێزە ئەمنی و قەزاییەکانەوە. ڕژیم چالاکانی سیاسی و مەدەنی بزوتنەوە کۆمەڵایەتیەکان، چالاکانی ژینگە پارێز، نووسەران، چالاکانی سایبری و تۆڕە کۆمەڵایەتیەکان و وێبگلاگنووسان، چالاکانی سیاسی کەمینە نەتەوەییەکان، پەیڕەوانی ئاینی بەهایی و دەرویشە گۆنابادیەکان، معەلیمان، خانەنشینکراوان و باقی تۆیژەکانی کۆمەلگای بە توندی خستۆتە ژێر چاودێری و هەڕەشە و حکمی درێژماوەی زیندان و ئەشکەنجە و ئێعدامی لە دژیان دەرکردووە. کەمپەینی مافی مرۆڤی ئێران لە ڕێکەوتی 18 مانگی ڕەشەمەدا باسی لە درێژەی گوشاری ئەمنی بۆ سەر ناوەندی نووسەرانی ئێران کرد و هەواڵی حکمی 11 ساڵ زیندانی بەسەر ئارەشکەنجی وەرگێڕ و یەکێک لە ئەندامانی ئەم ناوەندەی بە تۆمەتی بێبنەمای کۆبوونەوە و تەبانی بە ئامانجی تێکدانی ئەمنیەتی ملی تەبلیغ دژ بە نظام و ئەندامەتی یەکێک لە گروپەکانی دژمن پەشڕاست کردووە. کەمپەینی مافی مرۆڤی ئێران ئەم کردەوەی ڕژیمی نیشانەی ئاشکرای درێژەی هەڵسوکەوتی ئەمنیەتی دژ بە چالاکانی ناوەندە سربەخۆمەدەنیەکان و فەرهەنگیەکانی داکۆکیکاری ئازادی ڕادەربڕین پێناسە کرد. ئەم کەمپەینە هەروەها پەروەندە سازیەکانی پێشووی دژ بە 5 ئەندامی دیکەی ناوەندی نووسەران واتە ڕەزا خەندان، بەکتاژ ئاپتین، کەیوان پاژەن، کیتی پورفازل، عەلی ڕەزا نووری و زیندانیکردنیان ئاشکرا کرد. ئەم 5 چالاکە مەدەنیە بە تۆمەتی نووسینی کتێبێک سەبارەت بە مێژووی 50 ساڵەی ناوەندی نووسەران و حزوریان لەسەر گڵکۆی گیانبەختکردوانی قەتڵە زنجیرەیەکان واتە محەممەد جەعفەر پویەندە و محەممەد موختاری زیندانی کراون. پارێزەرانی ناوەندی نووسەران گشت تۆمەتەکانی دەستگای ئەمنی و قەزایی بێبنەما و ناتەبا لەگەڵ یاسا وەسف کردووە. بەڵام کردەوە و دژمنایەتی دەسەڵاتی ئیسلامی لەگەڵ جیابیرانی دینی و بە تایبەت هاوڵاتیانی بەهایی لە سەرەتای بەدەسەڵات گەیشتنی ئەم نیزامەوە هەتا ئێستا بەردەوام وەحشیانە و نامرۆڤانە بووە. کارگێرانی ڕژیم هەر لە سەرەتاوە ئاینی بەهاییان بەڕەسمی نەناسی و قەدەغەیان کرد. ئاینی بەهاییان گومڕاکەر و پەیڕەوانیان لادەر وەسف کرد. بەهاییەکان بە خاتری فتوا ئیسلامیەکان و تەبلیغاتی فریوکارانەی خوڕافی و سوکایەتی کەوتنە بەر نەفرەت و هێرشی ئەو باشەکانەوە. هەر لە سەرەتاوە پتر لە 200 کەسیان لێ ئەعدام کردن، ماڵەکانیان لێ ئاگر تێبەردان و بەزەییان بە منداڵەکانیان دانەهات و ماڵ و داراییان لێ تاڵان کردن و لە خوێندنی باڵا و کاری ئیداری و ڕەسمی بێبەریان کردن. لە ئێستاشدا کۆماری ئیسلامی بە شێوازێکی ئامانجدار سەرکوتی لە دژیان تونتر کردوێتەوە. کەوابوو وتەکانی خامنەئی واتە کارمان بە بیر و بۆچوونی کەسانی جیابیر و ڕووناکبیر نوێن نییە درۆیەکی ئاشکرایە و هیچی تر. فدراسیۆنی نێونەتەوەی کۆمەڵگاکانی مافی مرۆڤ لەم دوایانەدا
لە ڕێگەی بەیانیەکەوە ڕایانگەاند کە کۆماری ئیسلامی بەنیازە سەرکوتی بەهاییەکان و دەروێشەکان تونتر بکاتەوە. بەڵام بەڕاستی هۆکاری سەرەکی توندکردنەوەی گوشارەکان بۆ سەر خەڵک لەلایەن کۆماری ئیسلامیەوە لەم دوایانەدا چییە؟ کۆماری ئیسلامی هەر لە سەرەتای بەدەسەڵات گەیشتنیەوە یەکێک لە بنەماکانی استراتیژی مانەوەی خۆی لەسەر سەرکوت و توندوتیژی بنیات ناوە. ڕژیم هەتا بە ئەمڕۆ پاش هەر شکست و ناکارامەییەک لە پرۆژە و سیاسەتە کەڵانەکانیدا خۆی لە بەردەم مەترسی پەرەسەندنی ناڕزایەتی جەماوەری و ڕووخان دابینیوە و هەوڵی داوە بە توندکردنەوەی ئێعدام و ئەشکەنجە و بارمتەگیری و مرۆڤڕفێنی کەش و هەوای سەرکوت و تۆقاندن بەسەر کۆمەڵگادا زیاتر زاڵ بکات و خەڵک چاوترسێن بکات. لە ئێستادا کە ڕژیم لەلایەکەوە لە سەروبەندی سازش و نۆشینی جامی ژەهرێکی دیکە و وتوێژ لەگەڵ ئەمریکادایە و لەلایەکی دیکەشەوە برسێتی لە ئێران بۆتە کارەسات بێکاری و گرانی و تەوەڕم بێداد دەکات، لانیکەمی حەقدەست 6 بەرابەر لەژێر هێڵی هەژاریدایە، گەندەڵی و دزی لە گشت ئۆرگانەکانی ڕژیمدا ڕیشەی داکوتاوە و کۆماری ئیسلامی لە پێکهێنانی هەر جۆرە گۆڕانکاریەک لە پێناو باشترکردنی بارودۆخی ژیانی جەماوەری کرێکار و زەحمەتکێش داما و بێتوانایە، یەکجار نیگەرانی وەدی هاتنی ئەو کابوسەیە کە ساڵهایە چاوەڕوانی دەکات. بە تایبەت کە لە ئاخێزی مانگی بەفرامباری 96 و خەزەڵوەری 98دا کرێکاران و جەماوەری وەگیان هاتوو گۆشەیەک لە هێز و پۆتانسیێلی خۆیان بە ڕژیم نیشاندا. بارودۆخی بابەتی تێپەڕینی شۆڕژگێرانە لە کۆماری ئیسلامی ئامادەیە و کوشتن و زیندانیکردنی جیابیران ناتوانێ ڕژیم لەو چارە نووسە حەتمیەی کە چاوەڕوانی دەکات دەرباس بکات.